تا ئێستا چارەنووسی سێ موچە فەوتاوەکەی ساڵی 2023 ناڕوونە و پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت لە نێوان هەرێم و بەغدا ئەم سێ موچەیە فەوتاوە و بە دڵنیاییەوە نادرێت. ئێستا هەوڵەکان بۆ ئەوەن موچەی مانگی 1 و 2 مانگەکانی دیکەی ساڵی نوێش بە دەردی سێ موچەکەی تر نەبرێت. ئەو سێ مانگەی ساڵی 2023 بە دڵنیایی وەکو فەوتاو حسابی بۆ بکە، چونکە نە هەرێمی کوردستان خۆیەکا بە خاوەنی و نە ئامادەش بۆ لە داهاتی ناوخۆلانی کەم موچەیەکیان بدات. عێراقیش دەڵێ ئێمە پاکتاوەکەین لەگەڵ هەرێمە، پشکی کەوت پارەی دەدەینێ، قەرزار بوو لە 2024 لی دەبڕین، بۆ عێراق مەسئولیەتی فەوتانی ئەو موچانە هەڵناگرێ وەکو چۆن هەرێمیش هەڵی ناگرێ. ئەمە ئێستا دەمانەوێت چارەسەری ساڵی نوێ بکەین. چارەسەرەکەش بەوەیە کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان جیا بکەینەوە لە داهاتی گشتی و داهاتی فعلی عێراق. داهات هەرچەند بێ موچە لە کاتی خۆی هاوڵاتیەکی هەرێم وەکو عێراق وەری بگرێ. بۆ ئەمەش هەمواری یاساکە پێویستە و ئەو کاتێک کە ئەمەمان کرد موچە جیاکەینەوە لەم ناکۆکیانە. بەو پێوێ مانگانان هەرێمی کوردستان نزیک بە 600 میلیاری بەردەوامی بۆ موچە بۆ دێت، بودجەی بەکاربردن، بودجەی وەبەرهێنان، هەتا کێشەکانی نێوان هەرێم و بەغا لەسەر مەسەلەی نەوت و داهات حەل نەبێ، هیچی تر بۆ هەرێمی کوردستان نانێرێ بەغا. هەرچەندەوە بڕیارە لە دوای هەمواری یاسای بودجەی فیدراڵی ئەنجومەنی وەزیران لەسەر نردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بەجیا بڕیار بدات، بەڵام ئەوەش ڕێکاری زۆری دەوێت و لە یەکەم هەنگاویشدا بڕیارە هەفتەی ئایندە لیژنەیەک لە بەغداوە سەردانی هەرێم بکات بۆ پاکتاوی لیستی موچەخۆران، بەتایبەت موچەخۆری سەربازی کە گومانەکان لەم لیستەدا زۆرترە. ئەگەر بندیوار و موچەخۆرەکان لە لیستی موچەدا لە بێژنگ نەدرێن، ڕەنگە جارێکی دیکە گرفت بۆ موچە دروست ببێتەوە. ئەم کاتە کێشەی پاکتاوی کێشەی موچە، کێشەی بەشە بودجە بەشی زۆری پەیوەندی بە نەوتەوە هەیە، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە لیستی موچە و تۆماری ناوی فعلی موچە خۆرانی هەرێمی کوردستانە لە مەدەنیە گرفت کەمە و ئەتوانم بڵێم گەیشتوونەتە ئەنجام. گرفتی سەرەکی لە ژمارە و ناو و تۆماری سەربازی هەیە لە هەرێمی کوردستان. عێراق دەڵێ من بڕوان بم ژمارەیە نییە کە ئێوە دەڵێن ئەمەیان بواری سەربازیە و ڕێژەکەی زۆرە. بەڵگەی تۆمارەکانی کە لە لاتانە بە فعلی بماندنێت تا وردبینی بکەین هەرێم ئەمەی نەداوە بە بەغدا. بۆیە بەغداش گومانی لەسەر ئەم ژمارە هەیە. بەڵێ لەم ڕۆژانە چاودێری دارایی عێراق دێتەوە هەرێمی کوردستان دیسان بۆ ئەو بابەتە، بۆ ئەوەی وردبینی بکرێتەوە لە لیستی موچەخۆری سەربازیە کە گرفتەکە لەوێایە. کێشەی نەوت دیارترین کێشەی نێوان هەرێم و بەغدایە و هۆکارێکی سەرەکیشە بۆ کێشەی موچە. لە ئێستاشدا تێچووی دەرهێنانی نەوت بووە بە گرێکوێرەی چارەسەری کێشەکانی نێوان هەردوولا. ئەوەش لە ئەنجامی ئەو گرێبەستە خراپانەی کە پێشتر حکومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان ئەنجامی داوە و بەشێکی گەورەی داهات بۆ ئەم کۆمپانیانە دەچێت و بەغدایش ئەو گرێبەستانە ڕەت دەکاتەوە. ئەگەر هەردوولا لەسەر دۆسەی نەوت نەگەنە ڕێکەوتن، ئەوە ڕەنگە کێشەی موچە بە زووی چارەسەر نەبێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.